جارێ پێش هەموو شتێ ئەو پێشمەرگە شەهیدانە ڕوحیان شاد بێتن بەڕاستی ینی کارە سعد بوو ئێمە لە شەڕانی نێران کە ئێمە شەهید بدەین لە هەردایە بێت لە کوردستان ڕوحیان شاد. پرسیارێکی تر لە ڕاستیا خۆم زۆر حەزم کردیانی ئەم پرسیارە هاتبوو کەسێک کردوێتی چۆن درۆن بخرێتە خوارەوە لە کاتی نەبوونی سیڕام. ئەمەی کە ئێستا لا و لێر شەوانم درۆانە ئاراستە دەکرێت لایەن سیستەمی سیڕامەوە دەخرێتە خوارەوە. ئەڵێ ئەگەر ئەو سیڕامە نەبوو بەچی درۆن بخرێتە خوارەوە؟ جارێ پێش هەموو شتێ ئەو پێشمەرگە شەهیدانە ڕوحیان شاد بێتن بەڕاستی ینی کارە سعد بوو ئێمە لە شەڕانی نێران کە ئێمە شەهید بدەین لە هەردایە بێت لە کوردستان ڕوحیان شاد. بەنسبەتی درۆنەوە کاکە تۆ هاوڵاتی ناتوانانی تۆ جۆت لە دەنگەتی مەسەڵەن پێشمەرگە ئەو چەکەی کە هەیەی جیاوازە لەگەڵ هاوڵاتی بە هیچ جۆرێت کام وایە تخونی نەکەوێ ئیشی تۆ نییە جگەلەوە خەڵک هەیە مەشقی بینیوە بۆ نمونە پێشمەرگە ئافسەرە مەسەڵەن لە ئنزارایە ئاگادارە بێتەوە ئەو تەنویری هەیە ئەتوانێت بیتەقێنێتن ئەتوانێت بە دەنگ تهدیدی تیجاهەکەی بکا لە چۆوە دێتن ئەتوانێت بە چەکی ناوەندی بە بیکەیسی تەقەی لێ بکا بیخاتن ئەو درۆنە سرعەتی لە 180 کیلۆمەترە لەوە زیاتر نییە ئەتوانی بەسەڵام چی لێرە تۆ نەفەری باشت هەبێ مەشقی بینی بێ ئەو چەکە لە 100 بەکاربیێنێتن من سەربازیان پێشمەرگەیە ناهێنم دووسێ جا بە بیکەیسی تەقەی کردیان خۆی حەزی لە بیکەیسیە پێی بەڵام وەرە بیکەیسی دەمێ شەڕی پێ بکە نەفەر هەیە لەسەر بیکەیسی مفرەت تەقەی پێەکە وەکو کەڵاشنکۆف فەڵی نا خۆی سەڵیە مفرەدیشی نییە بەڵام تاک پێە تەقێنێ ئەی دەمە دەست ئەمانەوە تەمرینیان دەمە مەشق ئەمە ئیشی پێشمەرگەیە ئیشی ئەوانە کە بزانن تەنویرم هەیە فیشک حەریقم هەیە ئەتیجاهی لە چۆوە هاتووە تەقەی لێ بکەم ئەتوانم بە دۆشکە تەقەی لێ بکەم ئەتوانم بە بیکەیسیش تەقەی لێ بکەم نزمیش بووە ئەتوانم بە کەڵاشنکۆفیش تەقەی لێ بکەم بەڵام ئەو کەسەی کە مەشقی بینی بێتن ساگەر بگەڕێیتەوە بەعزە ڤیدیۆیە لە رووسیا و ئۆکرانیا سەربازێکە 3 درۆن بە یەکجار تەقێنێتەوە بە کەڵاشنکۆف نەوەک بە بەڵام ئەمە ئیشی خەڵکی ئاسایی نییە ئەمە ئیشی خەڵکی ئاسایی نیە خەڵکی سیڤیل نییە ئێوە خۆتان دوور ڕابگرن ژیانی خۆتان بپارێزن ژیانی خەڵکی کە بپارێزن پەیوەندی بە ئێوە نییە پارچەیەکتان بینی لە شوێنێک کەوتووە هەر نێزیکی مەکەون ئاساییشت هەیە تەلیفۆنێکەکەم کاکە شتێکی ئەوان خۆیان خەبیریان هەیە دێتن لەسەری ئەیبزانێ ئەمە چییە خوێندویانە بەڵام ئابە جۆرە دەکەوێتە خوارەوە بەڵام دووبارە تکام وایە هاوڵاتی پەیوەندی پێوەنە بێت لە شوێنێکیش کەوت علاقەت پێوی نەبێتن تەلیفۆنێ بکە کاکە وەرن سەیریکەن ئاسایش و ئایا ئەگەر دژە تیرۆر بێ ئەگەر پێشمەرگە بێ لە هەردایە بێتن 80 بێ 70 بێ لە هەولێر لە سلەیمانی بکەوێ وەرن کاکە ئەمە شتێکی ئەو هەڕووی داوە خۆتان دوورکەن لێ و ژیانتان بپارێزن